کارخوازی و ئەتەوێت کارێک ئەنجام بی یعنی تەماشاکەی چۆن هەوڵەیت ئەم ئەرکی کە لەسەر شانتە ئایا کویزە ئایا ئەگزامێکە ئایا میتێرمە یا هەشتێکە چۆن هەوڵەیت کاتەکانت کەم بکەیتەوە یاخود کاتی پێویست کەم بکەیتەوە بۆ ئەنجامدانی ئەو چالاکی بۆ خوێندن یا بۆ دراسات بێ بۆ ئەنجامدانی راپۆرتێ بێ یا سیمینارێ بێت ئەبێت ئەو ڕێگایە بدۆزیتەوە کە ئەبێتە هۆکاری کەمکردنەوەی کاتی پێویست بۆ گەشتن بە ئامانجەکە لە ڕاستیایی reduce time to reach goals یان objective یعنی ئەمە زۆر زۆر گرنگە بەڕێزان کەسانی سەرکەوتوو مەسەلەن هەمیشە ئەو کەسانە بن کە مەسەلەن کاتی تەرخانکراوە بۆ چالاکیە کەم ئەکەنەوە مەسەلەن تۆ گریمان لە کاتی ئیمتیحاناتە هەموو ڕۆژ ئیمتیحانتە هەر بەدڵنیای واقعیشە یعنی تۆ ناکرێت مەسەلەن هەر دەرسێک 10 ساعتی پێوە بکوژی هەر مادەیەک یعنی 15 ساعت ئەی تۆ کاتەوێت بۆ خەو ئەی کاتەوێت بۆ نان خواردن کاتەوێت بۆ ئیستراحەت بۆ ئەم شتانە اینجا بۆیە لە کاتێک شایبینی ئەم دەرسە لەبەرەوەی پێشتر لەوەیە نەتخوێن دەبیان پێشتر شتێک بەرچاو نەکرد بێت لەوێ هەر خوێن بێتەوە بە هاکەزایەکەوە گوێگری بوو بێتی بەڵام تەماشاکە ئەم دەرسەی کە تۆ ئیمتیحانی تیاکە یان کویزێکی تیاکە پێویستی بە 10 ساعت گریمان پێویستی بە 10 ساعت خوێندنە عاقلی تۆ یاخود ژیری ئەو کەسی کە تایم مەنەجمنتەکە لەکوێ دەرەکەی لەو کاتەیە دەرەکەوێت کاتی دەرخانکراوە بۆ ئەو چالاکیە کەمە بکە ئایا بە خوێنەوەیەکی خێرایەوە بە هەڵبژاردننی شتی گرنگە یاخود بەوەیە کە هەر بۆ خۆی کەسێک بێ زووتر تێبگا زیاتر هەزمی علم و مەسەلەن زیاتر ئەو کەسانە بێ کە زیاتر زانێرەکان وەربگرێ یاخود بە هەر جۆرێک بێ لە جۆرەکان وێ بەگشتی یارمەتی employees ئەدا managing time effectively helps employees to meet targets away ahead of deadline يعني وقوتمان يارمتي بروبرني كاد يارمتي جهات يارمتي فرمان برات يعني يارمتي individual or society or anything if you want يارمتي هاشتاج اگر تو بتويت بو چی بو زوتر چاو پێکەوتنی ئەو ئامانجەی کە لەسەر ڕێتە و زووتر دەست بگات بۆ ئامانجە کە لە کاتی دیاریکراوی خۆیدا بۆرمە پێوترێت دەدلاین و پاشان سوودێکی effective time management plays a pivotal role in increasing individual productivity لایەنێکی تری ئەوەیە بەڕێزان کە واکات ئەگەر تۆ مەسەلەن لە خوێندنابی واکات کاتی زیاتر بۆ بگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەوڵی بەدەزێنانی زانیاری زیاتر بی لەسەر ئەو مادەیە یان هەوڵی بەدەزێنانی زانیاری زیاتر بی لەسەر ئەو کویزەی کە ئەکرێت لەسەر ئەو میتێرمە مەسەلەن بەدەستکەوتنی معلوماتێکی خارجیە یان ئەسئیلەیە یاخود هەر شتێک لە شتەکانە و لێرەشە کە ئاماژەی پێکرا effective time management plays a pivotal role in increasing individual productivity کەواتە لێرە وشە گرنگەکە چییە increasing individual productivity کەواتە واکات بەرهەمدانی تاکە کەسەکان زیاد بێ بەڕێزان گریمان تۆ مەشروعێک هەیە ئەم مەشروعە پێویستی بە گریمان بە هەفتەیە کارکردنە ئایا مەشروعەکە دروستکردنی کێڵگەیەکی کوشتکاڵی بێ یاخود دروست ئەنجامدانی دوکانێکی دەلایکی بێ هەر شتێک بێ یعنی گریمان دوکانەکەت پێویستی بە هەفتەیەکە یان ماهەیەکە تۆ ئەگەر بە زیرەکانە ئیشتیا بکەی تایم مەنەجمنت هەیە بۆ ئەرکە گرنگەکانە سۆر کرد ڕیزبەندی تیا کرد ئەوە ئەتوانی بە ئاسانترین شێوە یاخود بە کەمترین کات بگەی بۆ ئامانجی کە دەستنیشانت کردووە و پاشان ئەتوانی بەرهەمداریش زیاد بکەی ئەتوانی بەرهەم ینی ئاستی بەرهەمداریت ینی زووتر دەست بگا بەو بەرهەمەی کە مەبەستە ئەنجامی بدەیت بەو چالاکی کە مەبەستە بەجێ بگەیەنی خاڵی ترمانێمەی کەسی و پلان بێتە هەمیشە ئەو کەسانی کە تایم مەنەجمنتەکەن you have a learn how plan things هەمیشە ئەو کەسانە مەسەلەن دەبینیت بەڕێزان خاوەن پلانێکی باشترن مەسەلەن هەمیشە ئەو کەسانە بە پلانەوە کارەکەن یعنی هەمیشە وا ئەگەر تۆ مەسەلەن تایم مەنەجمنتت هەبوو هەمیشە ینی ئەبی بە خاوەن پلانیش ینی تۆ هیچ هەنگاوێک نانی بەبێ پلان بەڕێزان ینی خۆشتان ئەزانن سەرکەوتوترین بزنس سەرکەوتوترین کۆمپانیەکان سەرکەوتوترین خاوەن کارەکان یاخود سەرکەوتوترین مەسەلەن کەسایەتیەکان ینی چێن ئەو کەسانن کە پلانیان هەیە چ بۆ ژیانی بەڕێکردنی خۆیان بێت چ بۆ ژیانی خۆشی خۆیان بێت چ بۆ ژیانی کارکردن بێ چ بۆ ژیانی مەسەلەن بزنس و کار بێت لە ڕاستیە بۆیە پلانێکی ترە لەو
لەو سوودانەی کە مەسەڵەن لە تایم مەنەجمێنتا بەدەستەکەوێت بۆ ئەو کەسانی کە مەسەڵەن گرنگی بە تایم مەنەجمێنتێن هەمیشە گرنگی بە پلانیشێن بۆیە هەر کەسێک کە خاوەن پلان بێت بەڕاستی زۆر دوور ئەکەوێتەوە لە زیان زۆر دوور ئەکەوێتەوە لە مەترسیەکان زۆر دوور ئەکەوێتەوە لەو شکستی کە ڕوبەڕووی ئەبێتەوە بۆیە کەسانی خاوەن پلان چ لە کۆمەڵگایە بێت چ لە ناو کۆمپانیەکانە بێت چ لە ژیانی تایبەتی خۆیانە بێت چ لە ژیانی خوێندنیشا بێت تەنانەت یعنی هەمیشە کەسانێکی سەرکەوتون بۆیە کەسانی سەرکەوتوو بەڕێزان هەمیشە هیچ هەنگاوێک تەنانەت یەک هەنگاوی ژنانن بەبێ پلان بەبێ مثلا دراسات بەبێ لێکۆڵینەوە بەبێ ئەوەی کە مثلا نەزانن ئەو هەنگاوەی کە ئەینان چۆن یاخود ئەگاتە چۆ هەنگاوەکەیان مثلا کەسانی سەرکەوتوو کاتێک کە پلاندانن بۆ کارێک ئەزانن مثلا ئەگەن بەچی ئەگەن بە چۆ و قازانجی ئەم کەسە لە کوایە بۆیە تایم مەنەجمێنت ئەوە سوودێکی تری زۆر گرنگێتی مەکە زۆر پلان بێتە وا لێکات کە چۆن فێر ببی لێرن how to plan things well وا لێکات کە چۆن ببی بە خاوەن پلانێکی سەرکەوتوو بۆ ئەوەی کە تۆ باشترین ئەرکت ئەنجام بدەیت reduce stress بەڕێزان لایەنێکی تر وەکو لە پێشتریشە تا ڕادێک ئاماژەمان پێکرد ئەوەیە کە تۆ remember there is no point wasting time and creeping later يعني بەڕێزان هەمیشە ئەگەر تایم مەنەجمێنت هەبوو ئەبێتە هۆی reduce stress ئەبێتە هۆی کەمکردنەوەی قەلەقی ئەبێتە هۆی کەمکردنەوەی دوودڵی وە پاشان لە بیرت بێ remember there is no point in wasting time and creeping later هیچ ئەرکێک مەکە مەسەڵەن بە شێوازێکی تر بڵێن یعنی هیچ شتێک قەرەبووی کاتە بۆ ناکاتەوە بەڕێزان هیچ شتێک قەرەبووی ئەو کاتە بۆ ناکاتەوە کە لە دەستی تۆ ئەڕوات مەسەڵەن کات کە ڕۆشت کە جێی هێشتی ناگەڕێتەوە یعنی لەوەیە مەسەڵەن پارە زەرەر بکەیت مەسەڵەن ئیشێکی تر بەدەست بێنی قەرەبووی ئەو پارێت بۆ بکاتەوە مەسەڵەن لەوەیە خوا نەخواسە دائمێ خوا نەخواسە نەخۆشیێک یا خوا نەخواسە هەر حاڵەتێک کە لە ناکاویش ڕوبەڕوو ببێتەوە احتیمالە شتێک هەبێ قەرەبووی بۆ بکاتەوە بەڵام ئەوەی کە قەرەبووی ناکرێتەوە ئەوەیە بریتیە لە کاتی ڕۆشت و ئینسانیش کە کاتی بەسەرا تێپەڕی بەڕێزان تەماشاکەی هەمیشە تووشی سترێسە بێت تووشی قەلەقی و تووشی ڕاڕایی و دوودڵی ئەبێ بۆیە ئەمە خاڵێکی زۆر گرنگە لە ڕاستیە چۆن ئەکرێت وا بکەیت ئەم کاتانەی کە لە بەردەستە بە کاتی باش بەسەری بەری وەک لێرە ئەم بەڕێزا بینن زۆر دوودڵە و زۆر قەلەقە لە ئیشەکەی بۆ لە بەرەوەی تایم مەنەجمێنتی نییە بەڵام ئەگەر تایم مەنەجمێنتی هەبێ ئەگەر پلانی هەبێت تەماشاکەی کەسێکی قەلەق نابێت و لێرەشە تەماشاکە ئەم بەڕێزە ئەم قەلەقی خۆی بەچی دەرەکات خۆی بە وەرزشکردن یان بە یۆگا یان بە هەشتێکی تر تەماشاکەی قەلەقەکەی ئەوێ لە بیری خۆی باتەوە و finish of pending work on time then you would have a lot of time for your friends alternative یاخود relative a family member بەرەزان کە توانیت تایم مەنەجمێنت دەبێت لەگەڵ هەموو ئەمانەشە ئەتوانیت یاخود کارەکانی خۆت finish of pending work کارەکانی خۆت لە کاتی خۆیدا تەواو کرد سەرڕاوی کە دوورە بیتەوە لە قەلەقی و دوودڵی و ناخۆشی لەگەڵەوەشا کاتت دەبێت بۆچی کاتت دەبێت بۆ هاوڕەکانت کاتت دەبێت بۆ وەرزشکردن کاتت دەبێت بۆ گەڕان و بۆ سیاحەت کاتت دەبێت بۆ فامیلی ممبەر کاتت دەبێت بۆ ئەندامانی خێزانەکەت بە شێوازێکی سەرەکی کەوا لە کات هەمیشە لەگەڵیان نابێت دڵخۆشبی لەگەڵیانە و بەیەکەوە پلاندان و کۆتا خاڵ و کۆتا سڵایت کە ئێمە هەمانە بەڕێزان یاخود کۆتاییش ماوە کاونتەکانماوە better prioritizing tasks activity do not accept anything and everything that comes your own way بەرەزان کۆتا سوودی کە مەسەڵەن تایم مەنەجمێنت هەیتی ئەوەیە کە وا لێ ئەکات تۆ یعنی هەمیشە باشتر دەرکەوی لەوەی کە هەیە یعنی تۆ هەمیشە وا لێ ئەکات بە گشتی هەمیشە کە خاوەن کەسایەتێکی جێگیر بی خاوەن کەسایەتێکی سەقامگیر بی و خاوەن کەسایەتیەک بی مەسەڵەن بەڕاستی do not accept anything and everything that comes your own way ڕازی نەبیت بە هەر شتێک یان بە هەر ڕووداوێک کە ڕوبەڕووی تۆ بێتەوە یعنی ئەگەر تۆ بۆ نمونە کەسێکی جدی بی لە ئیشەکەیدا هەمیشە ئەگەر کەسێک بی لە کاتی خۆتا ئەرکەکانی خۆت ڕاپەڕێنی کەسێک بی مەسەڵەن ڕێکخراوە بی کەسێک بی خاوەن پلان بی
ئەتوانی یەک وشت هەبێ بڵێ نەخێر بەڵام ئێگە کەسێک بی هیچی لەمانەت نەبێ ناتوانانی مەجبوری ملدەی مەجبوری مەسەلەن بڵێ بەسەر چاو هەرچێکەڵێن بەسەر چاو ئەوانە بەڵام ئەگەر کەسێک بی مەسەلەن هەموو ئەرکە گرنگەکانە لە پێشەوەدانا و چالاکیەکانە سۆر کرد و هەموو ئەرکێک لە کاتی خۆیان جێبەجێ کرد لە کۆتایە do not accept anything and everything that comes your way ڕازی نابیت بە شتێک کە بۆ دێت ڕازی نابیت بە شتێک کە بەگشتی ڕوبەڕووی تۆ ئەبێتەوە چ لە ژیانی ئیشکردندا بێت چ لە ژیانی شخصی داوێت بەگشتی بەڕێزان ئەم چاپتەرە یارمەتی فەرمانبەرەیەت ڕێج بەگشتی بۆ گەیشتن بە مەسەلەن بە جێگیری ستەی فیلم بۆ کۆمپانیاکان مەسەلەن کاتی باشتر بۆ گەڕێتەوە و لە کۆتاییشا تۆ ئەتوانی کەسێک بی سەرکەوتوبی لە ژیانی خۆتە وە کەسێکی تەماشا بکەن سیرەسلی ئەو ئەتوەرک ئەتوانی کەسێکی جدیبی لە ژیانی خۆتا وە کەسایەتێکی باش بۆ خۆت دروستەکەی و بەگشتی دوور ئەبی لە شکست و کارەکەی لەسەر ئەوەی کە ئامانجێک تێوە لە پێناو ئامانجێکە ئەتەوێ بەردەوامی لە ژیانی خۆتە زۆر زۆر سوپاسدانەکەم بەڕێزان زۆر سوپاس بۆ تەرخانکردنی کاتەکەتان بە تایم مەنەجمنت هیوادارم هەموو کەسێک تایم مەنەجمنت هەبێ پلانی هەبێت و سەرکەوتوو بێ لە ژیانی خۆیدا چاپتەری دوومان کۆتایی پێهێنا ئیشەڵا تا چاپتەرێکی تر هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەکتان ئەخوازم هیوای سەلامەتی و هیوای خۆشی و دڵخۆشیتان بۆ خوازم کاتێکی خۆش و خواتان لەگەڵ